مەقسە و باسی زیاترەکەین بێگومان لەسەرم بابەتە لەبارەی مۆڵەتدان واروەها تاقیگە پزیشکەکان چی کراوە چیەکرێت بۆ مەسەر استودیۆ میانداری بەڕێز عەبدولخالق ڕەسوول بەڕێوەبەری پشکنین و بەدەداچوونمان کردووە لە وەزارەتی تەندروستی بەخێربێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەم تاقیگانە پێوەەر و بنەما و ڕێنمایی کارکردنیان چۆنە؟ بەڵێ کاک کۆمەڕ ئێمە بەپێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2015 و ڕێنمایی ژمارە 9 ساڵی 2022 ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2024 مۆڵەتی کارکردنیان پێدەین. طبیعی پێویستە ئەو بەڕێزانەی کە داوای مۆڵەتی کردنەوەی تاقیگە ئەکەن پزیشکی پسپۆڕی تاقیگەیی بن یاخود بایۆلۆجیستێک و کیمیاگەرێک بن بەیەکەوە و طبیعی ئەو شوێنانەی کە مۆڵەتی کردنەوەی تاقیگەی پێدەین پێویستە ڕوبەرەکەی بەلایانی کەم 100 متر بێت لە دوو ژوور پێک بێت دیوارەکەی بە سبوغی دژە بەکتریا سبوغ کرا بێت و کاشەکەی پێویستە سیرامیک بێت و هەروەها پێویستە تەنها کار بەو ئامێر و مەواد و پێداویستە پزیشکانە بکە کە مۆڵەتی وەزارەتی تەندروستیان هەیە و ئەو کارمەندانەی کە لە تاقیگەکان کار دەکەن پێویستە کارتی کارکردنی سندیکات تایبەتمەندەکانیان نەبێت. بەڵێ بۆ دەداچوون و چاودێریکردنی ئەم تاقیگانە چۆنە؟ بەڵێ ئێمە لە وەکو پشکنین و بەدواداچوونی وەزارەتی تەندروستی لە ڕێی نۆ لیژنەی هەمیشەیەوە چاودێری کەرتی تەندروستی تایبەت دەکەین لە هەرێمی کوردستان و لە ئێستادا بە فەرمانی بەڕێز جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی نۆ لیژنەی تر بە هاوبەشی لەگەر نوێنەرایەتی داواکاری گشتی و نوێنەری قایمقامێت و نوێنەری ئاسایش پێک هاتووە پشکنین بۆ سەرجەم تاقیگەکان دەکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان کار دەکەن. تاقیگەی تەندروستی هەیە بەبێ مۆڵەت کار بکە؟ هەر تاقیگەیەکی تەندروستی هەبێ بەبێ مۆڵەت کار بکە بەپێی بڕیاری هەر تاقیگەیەک هەبێ دامان خستووە هەر هەواڵێکمان پێ بگات تاقیگەیەکی بێمۆڵەت هەیە دای دەخین بەپێی بڕیاری 603 ساڵی 2010 ئەنجومەنی وەزیران هەر تاقیگەیەکی بێمۆڵەت پێویستە دابخرێ و بە بڕی 750,000 دیناری عێراقی سزا بدرێ و ناکرێتەوە تاوەکو مۆڵەتی وەزارەتی تەندروستی دەردێنێ. کەوا بێت ئەگەر دواتر مۆڵەت دەربهێنێت یاخود ڕێکاری یاسایی بگرێتە بەڕێی پێدەن بیکاتەوە سەرڕاوی یەکەم جار بەبێ مۆڵەت کردوێتی بێگومان دوای وەرگرتنی بەڵێننامەی یاسایی کە بابەندی هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیە و گشت مەرجە تەندروستیەکان بەدیدێنێ لە تاقیگەکەی و هەموو ئەو مەرجانەی تێدایە کە لە ڕێنمایەکانی بیدایەت باسم کرد هەیە مۆڵەتی پێ ئەدەین و بەڵێننامەی لێوەرەگرین و غڕامەشەکەین. دیاریکردنی نرخی پشکنین ئەو شتانە پێوەستە بەکیەوە؟ دیاریکردنی نرخی پشکنین پێوەستە بە خودی تاقیگەوە هەر تاقیگەیەک پێویستە نرخی پشکنینەکان کە ئەنجام دەدا بە لیستێک هەڵواسێ لە تاقیگەکەی بدات بۆ ئەوەی کە لیژنەکان سەردانی ئەو شوێنەکان بزانێ پشکنینە تاقیگەکان بە سعرێک بۆ نەخۆش ئەنجام بدا و نەخۆشیش کە سەردانی تاقیگەکە فێڵی لێ نەکرێ و بە هەمان ئەو نرخە بۆی بکرێت کە لیژنەکانی بین. ئامارە لە بەردەستە لەبارەی داخستنی تاقیگە بێمۆڵەتەکان لە 12 مانگی ڕابردوو زیاتر لە 50 تاقیگە لە هەرێمی کوردستان داخراوە سزا بێمۆڵەت بوون یاخود بەشێکیان بێمۆڵەتن بەشێکیان سەرپێچیان کردووە ڕۆژانە ئەوە کاری ڕۆژانەمانە هەر تاقیگەیەکی بێمۆڵەت هەبێ دایەخین و تا مۆڵەتی وەزارەتی تەندروستی دەرنێنێ و پابەند نەبێ بە سەرجەم مەرجەکانی تەندروستی ناکرێتەوە. زیادکردنی ژمارەی لیژنەکان باش بوو بۆ ئەوەی بتوانن ورتر و زیاتر چاودێری بێگومان کارتی تەندروستی لە هەرێمی کوردستان فراوان بووە زیادبوونی ژمارەی لیژنەکان ضرورە بۆ پێویستە ساڵانە هەموو تاقیگەکانی کارتی تایبەت پشکنینیان بۆ بکرێ سەرڕای ئەوەی لیژنە هەمیشەیەکان پشکنینی بۆکەن لیژنەکانی نوێکردنەوەی مۆڵەتیش لە ساڵانە لە کاتی نوێکردنەوەی مۆڵەت سەردانیانەکەن و ئەو لیژنانی ئێستا بە فەرمانی بەڕێز جەنابی وەزیر پێکاتوە پشکنین بە هەموو تاقیگەکانەکە. بەڵێ ڕەنگە تاقیگەیەکە بێت بێمۆڵەت کار بکات بەڵام لە بەرامبەرەوەدا بەشێکی هەر زۆر یاخوا بڵین تاوی مەرجەکانی تری جێبەجێ کرێت بەڵام مۆڵەتەکە هێشتا دەرنەیە نابێت ئەمە شەر سزا درێت لەبەرەوەی پەیوەستە بە ژیانی خەڵکەوە ڕاست. هەر تاقیگەیەک مۆڵەتی وەزارەتی تەندروستی نەبێ ناتوانرێت پشت بە ئەنجامی پشکنینەکانی ببەسترێ بۆ چارەسەرکردنی هیچ نەخۆشیێک. سەرڕایەوەی ئەگەر ڕێنمایەکانشی جێبەجێ کردوێ بڵێ بەو مواسەفاتانە کردومە کەەوە ویست ئەی ئەگەر جێبەجێ نەکردبوو بێگومان پێویستە مۆڵەتی وەزارەتی تەندروستی هەبێ هەر تاقیگەیەک مۆڵەتی وەزارەتی تەندروستی هەیە مانای وایە پابەندە بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ئەنجامی پشکنینەکانی دەتوانرێت پشتی پێ بەسرێ بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان.
هاوڵاتێکی یاسایی چۆن بزانێت تاقیگەیەک مۆڵەتی هەیە تاقیگەیەک نێتی. هەر تاقیگەیەک مۆڵەتی فەرمی وەزارەتی تەندروستی هەبێ پێویستە مۆڵەتەکەی هەڵواسی بێ لە شوێنی سەردانیکردنی نەخۆش کە سەردانی تاقیگەکە پێویستە یەکەم جار مۆڵەتەکە ببینێ و بەڕاستی پێویستە لەسەر هاوڵاتیانیش کە سەردانی هەر شوێنێکی دامەزراوێکی تەندروستی تایبەتەکەن بپرسن حەقی خۆیانە داوای مۆڵەتی شوێنەکە بکەن. بەڵام ڕەنگە کەسێک بچێت خوێنەواری نەبێت نەزانێ نەشارەزابێ هیچ ڕێگەیەکترتان نییە بیرتان لە شتێکی تر نەکرێتەوە کە هاوڵاتی بزانێت کێ هەیە. بێگومان هەر تاقیگەیەکی فەرمی سەردانی بکەی لۆگۆی وەزارەتی تەندروستی لەسرە مۆڵەتی وەزارەتی تەندروستی بەڕوونی ئەبینی هەیەی و زۆر بە ئاسانی تاقیگەی فەرمی و نافەرمی لە یەکتر زیاکرێتەوە. لەبارەی نرخەکان دێمەوە سەر و باسی نرخەکان جیاوازی هەیە بێگومان لە نرخی تاقیگەیەک بۆ تاقیگەیەک وەکو تۆ وتەمە خۆی دیارریەکە ئەمە پێیوەستە بە ئەو ئامێرانە و ئەو پێداویستیانی بەکاری هێنێت یان بەخواستی خۆیەتی ئەڵە من پێم خۆشەوا بیکەم. بێگومان ئێمە چاودێریەکەی نابێت جیاوازی زۆر هەبێت لە نێوان لە مختبەرێک بۆ مختبەرێکی تر بەڵام ئەوە ئێستا خۆشببختانە نرخی تاقیگە پشکنینە تاقیگەیەکان لە هەرێمی کوردستان بەرابەر بە وڵاتانی دەوروبەر لە هەمویان کەمترە. نرخی پشکنینە تاقیگەیەکان لە هەرێمی کوردستان بەرز نییە. بەگشتی دۆخی تاقیگە لە هەرێمی کوردستان ناتوانین بڵین کواڵێتی دەرەنجامی تاقیکردنەوەکان و داوی لە تاقیگە دەرەچێ باشن. بەڵێ هەر تاقیگەیەک مۆڵەتی فەرمی وەزارەتی تەندروستی هەبێ ئەتوانرێت 100% پشت بە ئەنجامی پشکنینەکانی ببەسرێ بۆ چارەسەرکردنی نەخۆش. لە وڵاتانی دەرۆش پشتە بەسن بە ئەنجامی تاقیەکانمان. بێگومان هەر تاقیگەیەک مۆڵەتی فەرمی وەزارەتی تەندروستی هەبێ هەموو ڕێنماییە نێودەوڵەتیەکانی تێدایە بۆ پشتبەستن بە چارەسەرکردنی نەخۆشی. بەڕێز دکتۆر ڕەسوڵ عەبدولخاڵق بەڕێوەبەری پشکنین و بەدەدا چۆن لە وەزارەتی تەندروستی سوپاس. زۆر سپاس.